هەوڵمان داوە زۆر بێگومان لەگەل هەموو کوتلەکە سیاسی و لێرە لە ناو پەرلەمان برادرانی پەرلەمان زۆربەی وان ئەوانە بەڕاستی متعاتفن لەگەل ئەو یاسایە کە ئەو یاسایە تێپەڕێ تەنها اعتیرازێک هەبوو لەسەر ناوی یاسایەکە کە ناوی بیکەنە قانون ناجیات العێراقیات. بیرمان لەوە کردەوە کە لە بۆ کتانی گەڕاوی دەستی داعش بە هەمان شێوە شتێک بکەین کە ئەم جۆرێک لە شەرم کە لەلایەن هەبوو ئەم ئەزیەتە ڕۆحیەی کە هەیەە تەحویلیکەین لە بۆ شانازیکردن. ئەمە تەنها بە قانون دەکرێت کە تو بە قانون ئاعتیبارێکی تایبەت لە بۆ ئەو کەسانە دەستنیشان بکەی کە تووشی ئەو ئەزیەت و ئازارە بوونە. لەو لاشۆ مەسەلەن لە ڕووی حیزبیشەوە شانازخان ئەو کاتی دامی باشی پرۆژەکەی دەکرد، بەڵام بەداخەوە لە پەرلەمان ئیشی لەسەر نەکرا. وەک خاوەنی پرۆژەکە میێوانی جەلسەکەم تەنها وەک میوان بەڕاستی زۆر دڵم پێی خۆش بوو کە دەمەوێت لەوێ بم کە دەنگ لەسەر ئەو پرۆژەیە دەدرێت کە بوو بۆ خەونی من 5 ساڵە ئیشی لەسەر دەکەم.